بە زووترین کات هەموو سەرتاسەری کوردستان هەموو ببتە 24 کاتژمێری و ئەو مۆلیدە نەمینن هەم ژینگە خاوێن دەبیتن و هەمیش خەڵک ڕزگاری دەبیت لەسەر ئەو کارەبا بڕان و هاتن و چون زیادە ڕۆی لەسەر نەکاتن نیحمەتەکان هەر کارەبا نییە ئەویشە ئەگەر کارەبا نەبیت مالیش ئەوەدان نابێت ویستە ئەمە ڕێز لەو دوو نیحمەتانەی خودای بگرین و هاوکاریش بین. ئەو کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا ماوەی چەند مانگێکە پرۆژەی ڕووناچی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کەوتۆتە بواری جێبەجێکردن ئەمەش دابینکردنی کارەبای 24 کاتژمێریە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئێمە لە قەزای خەباتین لەلای کەسایەتی دیاری ئەو ناوچەیە بەڕێز خورشید درشی. کا خورشید تۆ لە پۆستێکی فەیسبووکت کردووە کە دەستخۆشی دەکەی لە کارەبای 24 کاتژمێری ئایا کارەباتان بووتە 24 کاتژمێری؟ بەڵێ پێشێکی بەخێر هاتنی هەنگۆ دەکەین بەخێر بێ سەر و سەر چاوان وڵی بەنسبەتی پرۆژەی 24 کاتژمێری جارێ ینی بڕیار دەرنەچووە بەس کارەباکە زیاد بووە باش بووە و پێویستە ئیسان کاری باش دەستخۆشی لە هەر لە حکومەت بی لە حەزبی لە هەر جێگاکی کاری باش کرا پێشتی بە دەستخۆشیە ئەمەش کاو پۆستەمان کرد دەستخۆشی لە حکومەت و لە وەزارەتی کارەبام کرد لە بۆ ئەو کارە باشە و جوانە بەڕاستی کارەبا یعنی نیعمەتێکی خوددایە و دەبی ئیسان منەتی پێبیتن و چاویشی لێبیتن یعنی هیچ کاتێک زیادە ڕۆی لەسەر نەکاتن نیعمەتەکان هەر کارەبان نییە ئەویشە ئەم بە پێویست دەزانم چکەمە بسلمانین لە ئیسلامدا لە قورئاندا هەیە هەر کەسێک ئیسراف بکاتن زێدە ڕۆیی بکاتن گوناحێکی گەورەی دەگاتێ ولا لە ئەو لە کارەبا ئەوە دوو زەرورە چکە ئەگەر کارەبا نەبیت مالیش ئەوەدان نابیت ئاویش هەر نەبیت دیسان هەر مال ئەوەدان نابیت ئێجا پێویستە ئەمە ڕێز لەو دوو نیعمەتانەی خودای بگرین و هاوکاریش بین هەمان کات لەگەر حکوومەتیش شتێکی وانەکەین باری حکومەت گران بگەن یان حەقی هەوڵاتێکی دی شوێنێکی دی بخۆین بۆ ئەوەی حکومەتیش دەرەقەتی بارەکەی نێتن کارەباکەم ببیتەوە. کا خورشید لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند کارەبا نیشتیمانی گۆڕانکاری بەسەردا هاتووە؟ وڵی ئێستا و فترەی باش بووە ڕاستی یعنی ئیسان من هەر بەخۆم پێش ئێستا زۆر جاران نەسانە کەمە کوڕی هەبووە ڕەخنەمان هەبووە بەس کاری باش پێویستی بە دەستخۆشیە و کارە باش ئێستا باش بووە دەبی هەم هەوڵاتی هاوکاری حکومەت بیت ئەگە حکومەتیش مەسەلەن هەوڵاتی زێدە ڕۆی نەکاتن و ئیسراف نەکاتن و هەم لە ڕووی ئەو هەم لە ڕووی کارەبا حکومەتیش پێی کۆنتڕۆل بکرێتن باشە. کا خورشید هەندێک لایەن دەیانەوێت ئەم پرۆژەیە لەبەر چاوی خەڵک ناشرین بکەن دەڵێن خەڵک بۆیە گڵۆپەکانی دەکوژێنەوە شتی زیاد پێ ناکەن لە ترسی پارە تۆ کەسێکی دەرەوەی وڵاتت بینیوە ئایا لەوێ چۆن کارەبا بەکاردێنن؟ والله بەنسبەتی زۆر شت بەکارهێنان مەوزوع ترسی پارەی نییە یەکەم ئەمە بسلمانین نابیتن زیادە ڕۆیی و ئیسرافی بکەین لە هەموو شتێک یعنی نەکبرێ لە کارەبا بەس کارەبا یعنی پێداویستیەکی سەرەکیە لە ژیاندا ئەو کارەبا ئەو دوشتانە یعنی زێدە ڕۆی ئیسرافی تێدا بکرێت لەکنە من شتێکی زۆر زۆر خراپە لە دینی ئیسلامیشدا هەر باسکرایە یعنی زیادە ڕۆی لەو شتانەدا خوددا پێی ناخۆشە. کا خورشید چۆن دەڕۆنی ئەو پرۆژەیە کە لە ماوەیەکی کووردا هەموو شار و گوندەکان ببتێتە کارەبای 24 کاتژمێری؟ وڵی مەسەلەی پرۆژەی 24 کاتژمێری شتێکی باشە خەڵک دەبی لە خۆی براورد بکاتەوە یەکەم مۆلیدە نەمینێت دووەمیش هەر مۆلیدە نەمانەکە نییە ئەستا کابرا مەسەلەن ئەگە کارەبای نیشتیمانی بیت سبلیتی بەیش دێخیت سوبای بەیش ناخیتن هەم لە بۆ ژینگەی هەم لە بۆ خاوێنی و ناومالیش هەر کارەبای نیشتیمانیەکە باشترە یعنی هەموو مەسروفەکە نەفەتکەڕینەکە و برێن مۆلیدە و هەموو شتەکە بیتە کارەبای نیشتیمانی پێم باشترە شتێکی باشە. خورشید زۆر لایەن دەڵێن ئەمە یەکەم جارە لە مێژووی عێراق کارەبای 24 کاتژمێری دابین بکرێت بۆ هەرێمی کوردستان و هەم لە عێراقی شتیوانە بووە کە تۆ تەمەنێکدەوە و دەزانی شارەزای لەو شتا کارەبای 24 کاتژمێری هیچ جا دابین کراوە لە عێراقیش نە کوردستان؟
لە 24 کاتژمێری لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 نەبووە، بەس ئەگەر بێت و لە کوردستان جێبەجێ بیت شتێکی زۆر باشە. مەصرفیش زیاتر بڕات، ئەم هەر پێم باشترە لەوەی کە مۆلیدەیش بکاتن و مەصرفی زیادە ڕۆی بکرێتن، ئەم هەر نیشتمانیەکەم پێ باشترە. کا خورشید کۆتا پەیامت لەسەر ئەم پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ وڵی پرۆژێکی باشە، ئیشەڵا بە زووترین کات هەم سەرتاسەری کوردستان هەمووی ببتە 24 کاتژمێری و ئەو مۆلیدە نەمینن، هەم ژینگە خاوێن دەبیتن و هەمیش خەڵک ڕزگاری دەبیت لەسەر ئەو کارە بابڕان و هاتن و چوون و ئەوەی خەڵکەکە ئیدی ئیسراحەت دەکات. فکر لەوەی ناکەتەوە کە کارەبا دێت دەبڕێت یان مۆلیدە ئیژەکە عاتلە، ئەو شتێکی باشە، ینی مەسروفەکە هەموو بیتە یەک مەسروف باشترە، نەک لە سێ جیان 4 جیانە تو مەسرفت هەبیتن و هەر لە بۆ یەک پرۆژەش. دەستخۆشکازیزم بەخێر بێ. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان ڕای بەڕێز خورشی دەرچی بوو لەسەر کارەبای 24 کاتژمێری. زۆر سوپاس کە بینەرمان بوون.